ئەوە کێ ڕاهاتیتەوە؟ وڵی ژنەکە ئیشم دەست نەکەوت بەخوا سیارەیەکەوە سێ 50 خۆی پێ هەڵەواسێ و دوو کرێکایی لەگەڵ خۆیان بە کە نەبێت چی بکەم ئێستا چی بکەین ئێمە؟ وەڵی ژنەکە نازانم چاوەڕێ ڕەحمەتی خوین بەخوا ئەو مایانی کرێکارانە ببینیت ئەم هەموو گەنجە جوانە تایەتی بەخوا خەریجی کولیە ڕاوەساوە یەکێک بێبیوە بۆ کرێکاری نییە کە نەبێت چی بکەین ئەیدە هەوڵ بەیشێکی تر بدۆزەرەوە ئەرێ ژنەکە ئیش کوا ئیش نییە گەرە بێ بۆ نایکەم ئیش نییە ئیش ئەرێ بۆ نییە ئێستا لە فەیسبووک هادیم خۆت تەمەڵ و تەوەزەلی کۆمپانیایە کە داوای کرێکارەکە ئەدی کوادی پیشانم بە قەسنم کردووە ڕا بزانم ئەی دۆستمەوە ئەوەتە 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 شۆر کۆمپانیای عوسمان بەگ ئەوە چیە؟ چییە؟ ئەوە ڕەفیقی مناڵیمە خوا بەڕاستە؟ عوسمان بەگیی وەڵی پێمانوە عوسە گێژ ئۆرە خوا بە زیابێ ئۆخەیش من خات باڵمەکە عوسە گۆرەکە ئەمەەی پێخۆش بوو عوسەوان لێ هاتوو کۆمپانیا دانێ وەڵاتم بۆ لای باشە دەزووکە هەستە بڕۆ بۆ لای داوای پارەی لێ بکە بڵێ ژنەکەم سکی حەومانگە و بە حەومانگی مناڵی ئەبێ ژنەکە ئەزانم هەشتمان بۆ بە حەومانگی هەش مناڵ ئاخر بە حەومانگی ئیشەڵامیان بەشک و نۆکە تەواوکە آخر ئازارم هەیە ئازارم هەیە بیر خۆتی بەرە احتیمالم نۆکاوە خوارد بێ دە تۆ هەستە بەشکم شتێ پارە و باتێتە هەستە وەرە ئەچم بۆ لای دە تۆ بەس با بمبینێت وەڵی لە خۆشی هەشتێ دەبێ ئەی لە عوسە گێژ با بڕۆم دوعا بۆکەم هەتاییتەوە خوایە دەی خوایە دڵی نەرم کەی شتێ پارەی باتێ خوایە هەک پێ بگەی عوسە ئەمە و بەچی باتم تەزە پێی ڕابێنم عوسە گەمژە وەڵڵا بۆسە باش کاکە بۆ چۆ کاکە ئەچم بۆ لای عوسە عوسە کێیە؟ مدیرێم کۆمپانیایە کاشی من هیچ نەوێ بەڕێزەوە باسیکەوە بەڕێز کار عوسمان بەگ لای تۆ بەگە لای من تەڕەماشیش نیە با بەوە ڕەفیقی مناڵیمە بچم بە شەق بێنمە دەرەوە هێواش بە قوربانە بم هێواش منیش عوسە کاکە هێواش براکەم هێواش کۆبوونەوەیە پرۆژەکەم هێناوە بەڵکو جەنابەت واژۆی لەسەر بکەیت کاکە ئاخر من بچمە لای کە جەوەی بەسەر ئەو دووشامتە توزانانی دانیشەدارێ و کوبنەوەی هەیە ئەدنیا بۆ من زۆر ئاسانە یەک ڕقم 5 دەستیش بیانم دام تەلەفۆنیشی بۆ بکەم بەس تۆ تەحموڵکە ئێستاش خۆمبان یەکەم کۆرە ئاچەم بۆ لای کاکە وەرە بۆچ خۆمەچم ڕەفیقی مناڵیمە مامە جاوەی بەسەر ئەو دووچام تۆ دانیشە ئێستاچم پێڵێم دەبڕ پێی بڵێ بۆچ مناڵم ڕەفیقی مناڵیمە بە قوربانی ئەو چاوم دەتۆ دانیشە منیش بەنام لامڕاو مەکە کاکە ئێستاچم پێڵم یەمەوە خێرانەی دو خۆمەکەم بەش بوو دە باشە ئەلوە دانیشە باش هاڕۆڵە پێم نەوتی من لە کۆبوونەوەم کەس نێت قوربانجان زەلامیشی لێ لە دەرەوە بەیە کەس ناگیرێ وەڵڵی مێشکم تاقی بەدەستیەوە ئەڵێ هەرچ مەشهورەوە بیکە دەرەوە دوای کۆبوونەوەکەی بینم قوربانجان بەکەڵکی و نابیتەمە دەرەوە زۆر خەتەرە خەتەر بۆ شێتە کۆرە قوربان شێت نییە وەڵڵاوی بەدەمی هاتووی نایتە دەرەوە ئەی ناتوانی زمانی ببڕی کۆرە بە چی زمانی ببڕم بە من ناگیرێ بەڵێ عوسە قەشمار ئەوە چی لێ پرزگا قوربان هەر خۆمی لێنیم برزگا هەلو ئەوە چیڵێ نامناسی وا هات مەژوورەوە ئەڵێ وا هاتە براکە بیگرە هات مەژوورەوە بۆچم بۆ لای عوسە کاکە بۆ کوێ عوسە